کاتێک عیبادەت بۆ خوای گەورە دەکەی، عیبادەت بۆ خوای گەورە ئەنجام دەدەی، پێویستت بەوەی نییە عوزر بهێنیتەوە، شەرمەزار بی لەبەرەوەی چەند جارێک دووبارەت کردوتەوە. ئێستا جاری وایە کەسێک لە ئێمە شتێک دووسێ جار دووبارە کاتەوە پێی عیبە، ئەڵێ بەخوا فڵان کەس ئیزعاجم کرد دووسێ جار دووبارەم کردەوە، بەڵام خوای گەورە وان نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئین الله یحب الملحین فی الدعاء، خوا کێی خۆشەوێ؟ بە پێچەوانەی مرۆڤەکان و دەسەڵاتدارەکان، ئەو کەسەی زۆر داکۆکی دەکات لە کاتی دوعا، خوایە ئەوەم دەوێ ئەوەم دەوێ ئەوەم دەوێ ئەوەم دەوێ، دا یەک لە دوای یەک دوعا دەکات، دەجا دەڵێ خوای لێم خۆش بە، بیجا دەڵێ خوای مخە بەهەشتەوە، لە ئاگری دۆزەق ڕزگارم کە، هەر چەندێ دووبارەی کاتەوە هەزار باری بکاتەوە خوای پێی خۆش. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە ئەو کەسانی خۆش ئەوێ کە زۆر دووبارە دەکەنەوە، زۆر داکۆکی لەسەر قسەکانی خۆیان دەکەن بە پێچەوانەی مرۆڤەکانەوە. بۆیە خوای گەورە پێی خۆشە شتەکان دووبارە و دەبارە بکەیتەوە، داوای لێ بکەی. و پێغەمبەری خواشە فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر داواتان لە خوای گەورە کرد داوای زۆری لێ بکەن، داوای کەمی لێ مەکەن، چونکە هیچ شتێک لای خوا زۆر نییە، هەموو شتێک لای خوا کەمە بچووکە، بەڵام لای ئێمە زۆر و گەورەیە. بۆیە خوا پێی خۆشە شتەکان دووبارە و دەبارە بکەیتەوە و تووشی شەرمەزاریش نابیت. بەڵام لای مرۆڤەکانە لەوانە لە ڕوت نێت، ئەڵێ ئێستا تەلەفۆنێکی بۆ کەڵی فڵان کەس فڵان شتمەوێ، لەوانێ مانگێتر لە ڕوو نێ دووبارە تەلەفۆنی بۆ بکەیتەوە، ئەڵێ عیبە ئەو ڕۆژە پێموت. بەڵام خوای گەورە پێی خۆشە لە شوێنێکە دەیەها جار داوای شتێکی لێ بکەیت، زیاتریش ئیلحاح بکەیت، داکۆکی بکەیت لەسەر ئەوەی کە ئەتەوێت لە خوای گەورە داوا بکەیت. خوای گەورە چەندێ گەورەیە، خوای گەورە چەندێ بەڕەحمە، چەندێ سەخیە، قوربانت بم خوایە گەل، بە بەندەی خۆتمان قبول کە، بە ئەهلی بەهەشتمان قبول کە، ئێمە زۆر خراپین، تۆ زۆر بەڕەحم و میهرەبانی. هەر چەندێ داوات لێ ئەکەین ئێمە هەر دەڵێن خوایمان خە بەهەشتەوە لە دۆزەخمان پارێزە، خوایە لێمان ڕازی بە تۆ پێت خۆشە زیاتر دوعا بکەین، چونکە بەڕەحمی، چونکە سەخیت، دەوڵەمەنی، وەکو مرۆڤەکان بێڕەحم و بێبەزەی نیت. هەر چەندێ دوعا بکەی و دووبارەی بکەیتەوە ئیحراج نابی، خوا پێی خۆشە دووبارە و دەبارەی بکەیتەوە. ئەوە خوای گەورەیە، شایستەی عیبادەتە، نەک دار و بەرد و قەبرێک، نەک موجریمێک، نەک خوانەناسێک، نەک مرۆڤێک ناتوانێت پیری لە خۆی دوورخاتەوە، نەخۆشی لە خۆی دوورخاتەوە، ناتوانێت لە مردن خۆی ڕزگارکە، ناتوانێت ماڵ و مناڵی خۆی لە مردن ڕزگارکە، کەچی خەڵکی داوای یارمەتی لێکە. ئەم خوایە هەیە، ئەم زاتە پیرۆزە هەیە کە ئەوەندە بەڕەحمە باسمان کرد. خوایەکی ئەوەندە گەورە کە باسمان کرد بۆتان چەندێ بەڕەحمە، بۆچی دەپاڕێیتەوە لە عەبدێکی بێدەسەڵات لە خۆت بێدەسەڵاتتر؟ خوا چەندێ بەڕەحمە باسمان کرد بۆت. هەتا خوای گەورە بە جۆرێکە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من لم يسأل الله يغضب عليه، مرۆڤەکان ئەگەر داوایان لێ بکەی تووڕە ئەبن لێت، بەڵام خوای گەورە ئەگەر داوای لێ نەکەی لێ تووڕە ئەبێت. چەندێ بەڕەحمە، خوایە زۆر بەڕەحمە، هەتا زیاتر لی بپاڕێتەوە زیاتر خۆشتی ئەوێ، هەتا زیاتر دوعا نەکەی زیاتر ڕقی لێتە بە پێچەوانەی مرۆڤەکانەوە، هەتا زیاتر داوایان لێ بکەی زیاتر ڕقیان لێتە. کەواتە خوای گەورە شایستەی پەرستنە.